نۆڕینی کورد و عەجەم لە یەکتری. یەک، دڵ لە دڵەڕوانێ. تورکە ئازەریەکان کە لە ناو کووردا بە عەجەم ناسراون دەوڵەتی سەفەویان دامەزران. بە درێژایی سەردەمی دەسەڵاتی سەفەویەکان کاروباری حکومڕانی لەدەست ئەواندا بوو. دوای ئەوانیش ئەو ماوە کورتەی لێ دەربچێت کە بنەماڵی زەند حکمی گرتە دەست، حکمی ئێران ئیتر هەر لەدەست سەرانی ئێلەکانی ئەفشار و قاجاردا بووە کە ئەوانیش هەردووکیان لە ئێلە سەرەکیەکانی دامەزرێنەری دەوڵەتی سەفەوی و هەردووکیان تورکی ئازەری و هەردووکیان شیعەی تونڕەو بوون. دراوسێتی دوور و درێژی کورد و عەجەم لە ناوچەی ورمێ و مکریان لەگەڵ یەکتری شەڕ و شۆڕ و پێکادانی بەردەوام و تێکەڵاوی ناچاری و جیاوازی ڕەگەز و زمان و مەزەب، جیاوازی دەستکەوتی ئابووری و سیاسی لەگەڵ یەکتری لە ویژدانی هەریەکێ لەم دووگەلەدا وێنەیەکی دزێوی ئەویتری دروست کردووە. شاکانی عەجەم و مێژوونووس و نووسەرەکانی بە چاوی سووک سێری کوردیان کردووە. کوردیان بە دز و جەردە و ڕێگر و پیاکوژ و یاخی لە قەڵەمداوە. نووسەرانی عەجەم لە سەردەمی سەفەویەکانەوە وەکو حەسەن بەژی ڕۆملو، ئەسکەندەر بەژی تورکمان، مەلا جەلال مونجم، نووسەری عالم ئارای سەفەوی، تا نووسەرانی هاوچەرخی وەکو ئەحمەدی کسروی تەبرێزی، ڕەحیمزادەی سەفەوی، عەبدولحسێن نوایی، حسێن مەچی، عەلی دەحقان، هەتا دوایی ڕووداوەکانی سەدەکانی ڕابردوو تێگەڵچوونەکانی نێوان کورد و دەسەڵاتدارە زاڵمەکانی ئێران لەباری سەرنجی دەوڵەتەوە ئەجێڕنەوە. یەک، هەموو شۆڕش و ڕاپەڕینەکانی کورد لە پێناوی ئازادیدا بۆ دەرکردنی دەسەڵاتی زاڵمانەی بێگانە لە کوردستاندا بە یاخیبوونی ناڕەوادا ئەنێن و ناوی تەغیان، فیتنە، شۆڕش، ئاشوب، غایلەی لێ ئەنێن. دوو، هەموو کورد ئەشرار، ئەوباش، تائیفەت و ضالە، تاغی، یاخی، شەقاوەت، نیهاد، گەبری هێزیدی، منشەئی فیتنە و فەساد ناوەبەن. سێ، شەڕکەرە داگیرکەرە بێبەزیەکانی خۆیان بە موسڵمان، غازی، شێر، دلێر، دلاوەر، قەهرەمان، موجاهید بازەکەن. چوار، پەیمانشکێنی و بێبەڵێنی و پیلانی ناجوامێرانە بۆ لە ناوبردنی مەزنەکانی کورد بە شانازیەوە بە لەتایف الحیل، تەدبیراتی سائیبە، کەمەندی تەدبیر، وەسائیل و ڕەسائیل، زیرەکی و زۆرزانی کاربەدەستانی خۆیانە ژمێرن. لە بەرامبەر ئەوەدا دیمەنی عەجەمیش لە ویژدانی کووردا ناشرینە. عەجەم بە واتای کەسێکی کە لە ژێرکەوتندا کەساس و لە سەرکەوتندا درڕندەیە، بۆ گەیشتن بە مەبەستی خۆی لە هیچ کارێکی ناجوامێرانە ناپونجێتەوە، بەڵێن ئەدا و نایهێنێتە جێ، لەگەڵ دۆست و دوژمن درۆکە، لە ململانێ و زۆرانبازیدا پەنا ئەباتە بەر هەموو ڕێگەیەکی نامردانە بۆ ئەوەی دوژمنەکەی لە ئەرز بدا. فۆلکلۆری کوردی گەلێک بۆچوونی لەو بابەتانی تێدایە. تەنانەت قسەیەکی کوردەکانی لای ورمی ئەڵێ ئەگەر تووشی عەجەم بووی بیکوژە، ئەگەر نەتوانی بیکوژی لەبەری هەڵێ، ئەجینا کە دەمی پێت گەیشت تەفرەت ئەدا. بەیتبێژەکانی کورد بە پێچەوانی نووسەرانی عەجەمەوە لە بەیتە حەماسیەکانی خۆیاندا بە سوچی ناوی گەورە و سەرکردەکانی عەجەم ئەبەن و بە شانازی و باسی بەرەنگاری کورد و سەرکردەکانیانەکەن. دانەری نەناسراوی بێتی دمدم خانی لە بزێڕین و هاوڕێکانی بە موسڵمان و تایفەی غەزایی و هەرچی بمرێ فیدایە، هەرچی بکوژێ غەزایە، کوژراوەکانی کورد بە شەهیددا ئەنێ، کەچی لەشکری قزڵباش و سەرکردەکانی عەجەم بە تایفەی کافری و کافری بێ ئیمان و بە فێڵ و مەلعون لە قەڵەمەدا. کابرای بەیتبێژ بە داخێکی زۆرەوە کە لە ناخی دەرونی و هەڵ ئەقڵێ ئەڵێ ئەی دمدمی بەردی دەلان، جێگەی خان و خان ئاو دەلان، ئێستا بووی بە مەسکەنی خەرتەلان. بەیتبێژێکی نەناسراوی تر لە جێڕانەوەی ڕووداوی کوشتاری بە کۆمەڵی باپیر ئاغا و هاوڕێکانیدا پەسەنی باپیر ئاغادا بە نازدار و جوندی و قوچاق و ڕەنگوەزیری ڕۆمیانی ناوئابا، خۆی و هاوڕێکانی بە ئیسلام و شێر و عەجەمەکانیش بە جەلاب و بێ ئیمان و کافری مەلعون و سەجی غەلیز دەئانێ. ئەم بۆچوونە هەر لە خۆی و لە ناو کووردا دروست نەبووە، بەڵکو لە ئەنجامی کەڵەکەبوونی تەجروبەی پشتاوپشتی چەندنەوەی کورد کە لە ژێردەستی عەجەمدا ژیاون پەیدا بووە. فۆلکلۆری کوردی گەلێک چیرۆکی تێدایە شایەرەکانی بە بەیت هۆنی ویانەتەوە لەسەرەوەی چۆن کاربەدەستێکی عەجەم بە قسەی خۆش، بەڵێنی دۆستایەتی و سوێند و بە قورئانی پیرۆز گەورەیەکی کوردیان لە شوێنێکەوە کە دەستی ئەوانی پێنەگەیشتووە ڕاکێشاوە بۆ ناو داوێک کە بۆیان ناوەتەوە، لەوێ بەبێ گوێدانە هیچ ئەعتیبارێک کوشتویانە. لێرەدا چەند نمونەیەک ئەهێنینەوە کە لە ناو دەیان نمونەی ترا هەڵبژێراون لە سەردەمی جیاواز و لە شوێنی جیاواز و لە سەردەستی بنەماڵی حاکمی جیاوازدا ڕوویانداوە. ئەتوانرێت تەنیا یەک ئەنجامیان لێ هەڵبهێنجنرێ، ئەویش ئەوەیە ئەم ڕووداوانە ناکرێ وەک ڕەوشی تەنیا یەک حکومڕان یا ڕەفتاری تایبەتی یەک دەسەڵاتدار بۆ لە ناوبردنی دوژمنەکەی سیر بکرێ،
بەڵکو ئەمە نەریتێکی حکومڕانی بووە لە سەردەمی جیاوازدا پەیڕەوی کراوە. بەشێک بووە لە جۆری بۆچوونی چینی دەسەڵاتدار بۆ شێوەی حکومڕانی و بەڕێوەبردنی گەلانی ژێردەستی. بە درێژایی زەمان دووبارە بۆتەوە و جێگیر بووە. ئەویش سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ جۆری پەروەردەکردن و پێگەیاندنی دینی کە ڕێگەی بەکارهێنانی سەرەتای تەقی پێداون و بۆ تێکشکانی سوپای ئێران لە هەموو نەبەردە گەورەکانی مێژووی درێژیدا. 2. چاخی سەفەوی. شای ئیسماعیلی سەفەوی. نمونە 1. قزڵباش لە ڕوانگەی میری چەمشگەزەکەوە 980 کۆچی. سیاسەتی کوردی شای ئیسماعیل وەکو پێشتر باسی کرا لە سەرسێ کوچکە دامەزرا بوو. 1. لادانی سەردارەکانی کورد لە میرایەتی و مەڵبەندەکانی خۆیان و دانانی سەرانی قزڵباش و هۆزەکانیان لە جێگەی ئەوان. 2. زۆرکردن لە سوننەی کورد بۆ گۆڕینی مەزەبی خۆیان. 3. بەکارهێنانی توندوتیژی لەگەڵ خەڵک و مەزنەکانیان. لە سەردەمی دەسەڵاتی ئاقۆین و تورکماندا گەلێ لە ئەمیر و مەزنەکانی کورد دەسەڵاتی میرایەتیان لەدەستدا بوو. کاربەدەستی تورکمان جێگەکانی ئەوانیان زەوت کردبوو. لەگەڵەوەشدا هێشتا لە هەندێک شوێنی کوردستاندا گەورە و مەزنی کورد دەسەڵاتدار بوون و لە کاروباری ئەو سەردەمەی ڕۆژەڵاتی ناوەڕاستدا سوڵتان و شاهەکان حسابیان لەسەرەکردن. لەناو ئەوانەدا حاجی ڕۆستەمبەجی گەورەی چەمشگەزەک، شاڕۆستەمی لۆڕ، زایدبەجی یەکاری هەتا دوایی. لە کاتێکە هێشتا تازە ئەستێری شای ئیسماعیل خەریک بوو ئەکەوتە درەوشانەوە، چارەنووسی خۆی و دەوڵەتە تازەکەی دیار نەبوو بەچیەکە. سوڵتان بایەزیدی عوسمانی 886 980 کۆچی هەواڵەکانی بزوتنەوەی قزڵباش لە حاجی ڕۆستەم بەگەپرسێ. ئەمەش خۆی لە خۆیدا بەڵگەی مەزناتی ئەو سەردارە کوردەیە کە ئەو کاتە میری چەمشگەزەک بووە. بە گوێرەی نامەکەش ناوچەکانی ژێردەسەڵاتی ڕۆستەمبەگ ئەبێ هاوسنووری ناوچەی جموجۆڵی قزڵباش بوو بێ. لەبەر ئەوە داوای لێ ئەکا دەنگوباسی ڕاست و هەواڵی ڕووداوەکانی ئەوێ و ئەنجامی دوژمنایەتی قزڵباش و کاربەدەستانی دەوڵەتی بایەندووری بۆ بنووسێ. نامەی سوڵتان بایەزید ئەمیر المعظم كبير المفخم ذو القدر الأتم والمجد الأشم ملكي الصفات فلكي الذات حارس المحاسن الشم صاحب الطبل والعلم المختص بعناية بار النسم حاجی ڕۆستەمبەجی مکەڕەم دامت معالیه. سەلامی عاتیفەت پەیام کە لە چاودێری شاهانەوە بڕژێ، متاڵعە بفەرمون و بزانن. ئەو ماوە درێژە دوژمنایەتی جەماعەتی قزڵباش لەگەڵ ئەربابی دەوڵەتی بایەندووری بە چ ئەنجامێ گەیشتووە. على ما هو الواقع معلومی نەوابی کامیابی خاوەن ئیقتیدار و معروزی عەتەبەی عەلی فەلەک مقدار و حەزرەتی بزورگەواری ئێمە نەبووە. وا بۆ زانینی هەواڵ هەڵگری نووسراوی ناوازە پێشەنجی هاوڕێکانی کێوان چاوەش نێردرایە ئەوێ شوێنی ژیانی ئێوەش کە بەو مەڵبەندانەوە نووساوە ئەبێ ئێوە بە تەواوی ئاگاداری ڕاستی هەلومەرجی ئەوێ بن. هەرکە هەڵگری نووسراوی شەریف بە شەرەفی دیدەنی مشەڕەف بوو لە دەنگوباسی ڕاست و ڕووداوەکانی ئەوێ هەرچیتان بۆ ساغ بۆتەوە بەهۆی ناوبراوە بە نەوابی کامیابی ئێمەی ڕابگەێنە. ئەم کارەش بەمایی چاودێری شاهانەی ئێمە بزانە، هەرچیتان بۆ دەرکەوتووە وەکو خۆی بێ زیادوکەم ڕێوشوێنی ڕازگۆیی بەجێ بهێنە. لە یەکی ڕەبیعی 980 نووسرا. وەڵامی حاجی ڕۆستەم. وەڵامەکەی حاجی ڕۆستەم تا ڕادێکی زۆر هەست و هەڵوێستێکی یەکێ لە گەورەترین مەزنەکانی ئەو سەردەمەی کورد دەرئەبڕێ. ئەخرێتە بەربیری گیان ئارای نێردراوی دەرگای پەنای جێتی ئەعڵە الله شەئەن ساحیبه کە فەرمانی قەزاجەرەیان نەفەذ الله المەلک المەنان بە سەرکردەی هاوێنە و هاودەمانی کێوان چاوەشدا زێت قەدرا وەکو مەلی هەرە بەرزی دەوڵەت و کۆتری بورجی بەختیاری شەرەفی نیشتنەوەی هەبوو. بە هاتنی خۆشبەختانەی پلەپایی هەوراستر برد. بۆ بەجێهێنانی سوپاس وتی ئەگەر خۆر بەهۆی چاچی خۆیەوە گەردێ لە خاک هەڵبگرێتەوە بەوە نەگیچی لێکەم نابێتەوە بەڵکو تاوترە بێ. والحمد لله الذي هدانا لهذا. ئەوەی لە هەواڵی قزڵباشی مەزەبخراش خوا بە لەعنەتیان بکات و لە ناویان بەرێ پرسیارتان فەرموو بوو چیرۆکی ئەو تایفە باغیە ئێستا بەم جۆرەیە. گەزەندی بە ئەڵوان خان گەیاندووە، لەوێوە چۆ بۆ عێراقی عەجەم، مرادخانی شکاندووە و ڕاوناوە. لە عێراقی عەرەب بربۆتە کاری پڕناکیەکان. لەگەڵ چەرکەسەکانی میسردا ئاشتیوێکێتی کردووە. ئێستاش بە نیازی پەلاماردانی دیاربەکر و مەرعەشە. هەلومەرجی ئێران بەهۆی بێدادی ئەوانەوە پەرێشان و زۆری وڵات و مەڵبەندەکان لەبەر زوڵم و زۆری ئەوان وێران بووە. لە فەزلی یەزدان ئومێ دەکرێ کە سەرکوتکردن و لە ناوبردننی گروهی باغیان بە گورز و سەنانی غازیان و تیغی خوێنپژێنی مجاهیدانی خوداوەندگاری ئیسلامیان و شاهنشاهی زەمان مەیسەر و مقەدەر بێ ئینشاء الله تعالی.
باقی فەرمان بە ئەمری عالی سپێر درراوە. سەرڕای ئەم ئاگاداریە گرنگە سوڵتان بایەزید هیچ هەنگاوێکی جددی و کاریگەری نەنا بۆ ڕێبڕین لە پێشڕەوی شای ئیسماعیل. ئەو ئومێدەی بە گورز و سەنانی غازیانی خوندکاری ئیسلام هەبوو نەهاتە دی، بەڵکو حاجی ڕۆستەم خۆشی بەر ئەو بێدادیەکەوت. نورعەلی خەلیفەی ڕۆملۆ سەرداری ناوداری قزڵباش ئەرزنجان و ناوچەکانی دەوروبەری گرت. حاجی ڕۆستەم ئێلەکەی و مەڵبەندەکەی کەوتە ژێردەستی قزڵباش خۆی و سەرانی ئێلەکەی دوورخرانەوە بۆ عێراقی عەجەم. کاروباری ناوچەکەی و پارێزگاری قەڵاکانی بە سەرانی قزڵباش سپێردرا. دوای تێکشکانی شای ئیسماعیل لە جەنگی چاڵدێراندا حاجی ڕۆستەم هەلی بۆ هەڵکەوت بگەڕێتەوە بەرە وڵاتەکەی خۆی، بەڵام بەخە دیاریدەی نەدا. لەوێدا بەر بێدادیەکی گەورەتر کەوت. لە کاتێکا سوڵتان سەلیم بەخۆی و لەشکرەکەیەوە بەرەو تەورێز ئەچوو، حاجی ڕۆستەم لە شوێنێکە بە ناوی یامسەر بە مەڵبەندی مەرەن خۆی گەیاندێ. یاود سەلیم لە باتی بەخێرهێنانی فەرمانیدا هەر لەوێدا ئەو کوڕەزاکەی و 40 کەس لە مەزنەکانی ئێلەکەیان کوشت. نمونە 2 کورد لە ڕوانگەی قزڵباشەوە 912 کۆچی. نووسەری شەرەفنامە نووسیوێتی جاری دووەم کە شای ئیسماعیل بۆ بەسەربردنی زستان لە خوی هەواری خست، ئەمیر شەریف لەگەڵ ئەمیر و حاکمەکانی کوردستان بە تایبەتی مەلی خەلیل حاکمی حەسەنچێف و شا عەلیبەکی بوختیوالی جزیرە و میرداودی خێزانی و عەلیبەجی ساسۆنی و ئەمیرەکانی تر 11 کەس بۆ ماچکردنی بەردەرگای شاهی چوون بۆ خۆی کە بە شەرەفی سەدرەبوسی گەیشتن لە سەرەتادا ڕێز و حرمەتی تەواو جیران. لەم کاتەدا کە ئەمیرەکانی کورد بە کۆمەڵ ڕوویان کرد بۆ دەرگای شاهی، خان محەممەد لە دیاربەکرەوە عەرزی کرد کە ئەگەر فەرمانی گرتن و بەستنەوەی ئەمیرەکانی کوردستان جێبەجێ بکرێ، بەندە بەڵێن ئەدا زۆری وڵاتی کوردستان کە لە ڕۆژانی کۆنەوە کەمەندی تەزغیری سوڵتانەکان لە داگیرکردنی ناتەوان بووە، ئەتوانم بە کەمێ چاودێری شاهانەوە هەمووی بگرم. کاتیم پێشنیازە کەوتە بەرچاویشا لەسەر قسەی ئەو نامقەیەدی کافرە جگە لە ئەمیر شا محەممەدی شیروی و عەلیبەجی ساسۆنی هەموو ئەمیرەکانی گرت و زنجیری کردن. هەر یەکێ لە ئەمیرەکانی کوردی بە یەکێ لە ئەمیرەکانی قزڵباش سپارد. ئەمیر شەرەفی بە ئەمیرخانی مووسڵ و داوچاپان سوڵتانی بۆ گرتنی ویلایەتی بەدلیس و دێو سوڵتانی ڕۆملووی بۆ فەتحی ویلایەتی هەکاری و یەکانبەجی قۆچی باشی تەکەلووی بۆ گرتنی دیاری جزیرە بە لەشکری وەک دڵۆپەی بارانی بێژمارەوە نارد. مەزنەکانی کورد بە گیراوی گلدرانەوە ڕێگە نەدران بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان تا هێرشی ئۆزبەک بۆ سەر خۆراسان دەستی پێکرد و شا ناچار بوو خۆی سەرکردایەتی لەشکرەکەی بکە. لەو ماوەیەدا شا هەندێکیانی بەردا و هەندێکیشیانی گلدایەوە تا هەلیان بۆ هەڵکەوت و هەڵاتن.